ئەفدەهەمین پێداچوونەوەی خێرایی ئەم جارەی تاوەری تەندروستی سمارت باس لە شێرپەنجەی قوڕک دەکەین. لەم بۆ نەزانستێدا باس لە قۆناغەکانی شێرپەنجە و بژاردەکان بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە شێرپەنجەیە دەکرێت. هەروەها باس لە پێشکەوتنەکانی ئەم نەشتەگەرێ دەکرێت لە سەردەمی ئێستادا و لە چی قۆناغێکدا پێویستمان بە لابردنی قورگ و لابردنی لیمفەکانی مل دەبێت لە ڕێگەی ئەنجامدانی نەشتەرگەریەوە. هەروەها ڕۆڵی هیومان پاپیلۆما ڤایرۆس لەم جۆرە شێرپەنجەدا باس دەکرێت. لە کۆتاییدا باز لە تازەترین و نوێترین توێژینەوەکان دەکرێت کە لەم بوارەدا بڵاوکراونەتەوە لە گۆڤارە زانستە جیهانیە باوەڕپێکراوەکاندا بە بەشداری پۆلێک لە پزیشکانی ناوخۆ و دەرەکی دکتۆر سەروەت تۆفیق پسپۆڕی نەشتەرگەری قورگ و لوتوگوێ لە تاوەری تەندروستی سمارت، دکتۆر مەریوان لەتیف پسپۆڕی نەشتەرگەری قورگ و لوتوگوێ لە تاوەری تەندروستی سمارت و مامۆستا لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی، دکتۆر گۆڕان لەتیف پسپۆڕی قورگ و لوتوگوێ و نەشتەرگەری سەر و مل مامۆستا لە کۆلێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی و زانکۆی تۆڕڤێرگاتە، دکتۆر عیماد جەلال پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لوتوگوێ و نەشتەرگەری سەر و مل ئەندامی تیمی نەشتەرگەری سمارت، پرۆفیسۆر ستیڤانۆ دی گیرۆلامۆ پسپۆڕی قورگ و لوتوگوێ و نەشتەرگەری سەر و مل مامۆستا لە زانکۆی تۆڕڤێرگاتە لە وڵاتی ئیتالیا بەرپرسی یەکەی نەشتەرگەری قورگ و لوتوگوێ لە نەخۆشخانەی زانکۆی تۆڕڤێرگاتە، پرۆفیسۆر فرانسیسکۆ پاسالی پسپۆڕی قورگ و لوتوگوێ مامۆستا لە زانکۆی تۆڕڤێرگاتە لە وڵاتی ئیتالیا، پرۆفیسۆر پیرجیا کۆمینی پسپۆڕی قورگ و لوتوگوێ مامۆستا لە زانکۆی تۆڕڤێرگاتە لە وڵاتی ئیتالیا، پرۆفیسۆر پەیمان دەبێر موقەدەم پسپۆڕی قورگ و لوتوگوێ مامۆستا لە زانکۆی پزیشکی تاران، دکتۆر ئاڤار فواد پزیشکی نیشتەجێی خولاو لە نەخۆشخانەی شار. سمارت وەرچەرخانە.